بەڵێ خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت ئێمە لەگەڵ ئێوە بەردەوام ئەبین ئەچینە لای تەوەریدۆمان لە تەوەریدۆماندا کە تەوەرێکی تەندروستیە باس لە هەستیاری سنگ و بۆریەکانی هەناسە ئەەکەین وەک ئەزانین لەگەڵ گۆڕانی وەرزەکانە پەتای وەرزی شوردەوردە بەرەو زیابوون ئەچێت بەڵام لەگەڵەوەی گرنگەلەوەی کە ئێمە چۆن خۆمان بپارێزین و بزانین نیشانەکانی چلوی کە ئێمە تووشی پەتای وەرزی بووین و چۆنێتی خۆپاراستن لە پەتای وەرزی لەگەڵ کێسە کەشەکەی هەندێک ڕۆژ گەرمە هەندێک ڕۆژ ساردە لەوانەیە ئەگەری زیاتر بەدلاوەی کە هاوڵاتیان زیاتر تووشی پەتای وەرزی ببن ئەمە ئەمڕۆ ئەمانەوەی زانیاری زیاتر لەسەر تەوەرەکەمان وەربگرن ئێوەش ئەتوان لە ڕێگەی سۆشیال میدیای فەیسبووکی کورساتەوە پرسیارەکانتان ئاڕاستی ئێمە بکەن و ئێمەش بتوانین وەڵامەکانتان لە دکتۆرە پسپۆڕەکەمان بۆ وەربگرن کە تەوەرەکەمان بە میوانداری زۆر بەڕست دکتۆر هەرم کەریم پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوی و سنگ و بۆریەکانی هەناسە سڵاو لێبێت و بەخێر بێت دکتۆر بەخێر سڵاو لێوە سواس سپاس دکتۆر با سەرتا لەوە دەست بکەین بزانین هەستیاری سنگ چییە؟ بەڵێ هەستیاری بۆریەکانی هەوا بە زیاتر بەڕاستی بڵین چونکە ئێمە زۆر جار نەخۆش پرسەلەوە کە من نەخۆشی سنگ بۆریەکانی هەوا بۆریەکانی هەوا زیاتر کە ئێمە ڕۆژانە هەوا هەڵەمژین و بەکارێنی لە ئاروگۆڕی ئۆکسیجین و دۆمۆکسیدی کاربۆن بە تەکید بەرکەوتنی ڕاستەخۆی لەگەڵ ئەو هەوایە هەیە هەموو بۆریەکانی لە لوتەوە کە دەست پێکە تا گاتە سیەکان ڕۆژانە لە دقیقە 14 بۆ 18 جار هەناسادەین ڕاستەخۆ حساب کە لە 24 ساعتە چەند جار بەرکەوتین لەگەڵ ئەم هەوایی دەوروبەرمان هەیە وێ زۆر کەس زیاد لە پێویست حساسیەتێک لە جسمیانە هەیە کاتی ئەم هەوایە ناپاکژە تەبوتۆزی تایە خۆڵی تایە یاندن لە بەهارانە دەنکە هەڵاڵی تایە کە هەڵی ئەمژە ئەنیشە لە دیوی ناوەی بۆریەکانی هەوا ئەمەش ڕەتفعلێکی حساسیەت دروزەکە کە زۆر جا بەهۆی تەنگە نەفەسی خیزەی سەرسنگ کۆکەیەکی وشک یان تونگبوونی سەرسنگی ڕاجعی دکتۆر یاخود بن کە تەندروستیەکانەکات باشە دکتۆر ئەم پەتایی کە ئێستا لە ناوایە و بڵاوە کە زۆر کەس تووشی بووە جیاوازە لەو هەستیاریە بەتەکید کاڵین پەتای وەرزی کاڵین پەتای وەرزی ینی هەوکردنی ڤایرۆسیە بەڕاستی شەپۆلە خۆمان بینیمان لە کۆرۆنایە خۆمان بیرمان دێ چەند شەپۆلێکی هەبوو چونکە ڤایرۆس وەرزە وەرز چەند مانگ جارێک شێوەی دەرەوەی ئەگۆڕێ وێ نیشانەکانیشی جارێکتر ئەگۆڕێ ئەگەر بیرتان بێت لە کۆرۆنا لە ئەوڵە ئەوەی سینیەکە بوو پیانە وایڵ دوای ئەلفا دڵتا بێتە تا لە کۆتایە بوو بە شتێکی زعیف پێڵن ئۆمیکرۆن ڤایرۆسەکانی تریش هەمان مواصفاتیانەیە هەمان سیفاتیانەیە کە بە پێی وەرزێک لە پاییزە تۆ ڤایرۆسێکت گرتووە ئەگەری هەیە لە بەهارە توش بیتەوە چونکە گۆڕانکاری بەسەر دیوی دەرەوەی پڕۆتینە ینی دژەتەنەکانی دیوی پڕۆتینی دەرەوەیە دێ باش پەتای وەرزی هەوکردنی ڤایرۆسیە بە تایبەتی لە پاییز و بەهارە بۆ لەم کاتانەیە ڕێژەی شێو پلەکانی گەرما بەرزونزمەکان وان لێکە کە چالاک ببنەوە خۆی بەڕاستی کە ئێمە ئەڵێن ڤایرۆس لە ڕووی علمیەوە تەنۆچکەیە یعنی نازیندووە لە دەرەوەی خانەی زیندوو بەڵام کاتێک کە چالاکە بێتەوە یێتە ناو لە شینسانە و تووشی کۆمەڵە نیشانەی ئەکات ئەگەر بتانەوەی نیشانەکانیشی بتۆزە بە تەفاصیل سەر نیشانەکان بەڵام بڵێ ئەم پەتایە کۆرۆنایە کۆرۆنانیە باز لەوا کرێت کە نیشانەکانی تەواو لەگەڵ کۆرۆنایە مطابقە ینی هیچ جیاوازێکی نییە ئایا ئەم پەتایی کە ئێستا بڵاوە لە ناوایە پەتای وەرزی کۆرۆنایە کۆرۆنانیە ڕاستی خۆم چەند پرسیارێکشم لەو برادەرانە کردووە کە فاسی کۆرۆنا ئەکەن یاخود با بڵێن ئەوانەی پسپۆری مایکرۆبایۆلۆجین چەند جۆرە ڤایرۆسێک دەرکەوتووە لەو نمونانەی کە ئێمە لە نەخۆشخانەکان و لە مەرکەزە سەحیەکان وەرئەگیرێت لە ڕێی سواب و ئەتە لە ڕێی لوتەوە یەکێک لەوانە کۆرۆنایە یەکێکتر لەوانە ڕاینۆڤایرەسە کۆمەڵێک ڤایرۆسە بە تەنیا یەک دانە نییە لە ڕاستیە منزمی هات کۆرۆناشی تایە بەتەکید زۆر باشە لەگەڵەوەی ئێمانەجا کە پەتای وەرزی ئەگرین ڕاستەوخۆ پەنابێنە بەرەوەی کە ئازاشکێنەکان بەکاربێنین پێویست ئێمە لەو کاتیا ئازاشکێنەکان بەکاربێنین یاخود دەرمان بەکاربێن یاوازی لەبێن تا ئەو پەتاوەرزێ سوورەکەی خۆی هەمووی تەواو ئەکات بەڵێ مەسەلەی ڤایرۆسە لە کوردەواری خۆماناڵە بێت سووڕی خۆی تەواوکە پێویستی بە عیلاج نییە سوورەکەی زۆربەی کار لە کەسێکی تەندروستە کە هیچ نەخۆشیێکی مزمینی نییە ئەی لە زەخت و لە شەکرە و لە نەخۆشی دڵ و لەوانەیە کە گورچی لێ زەرع کردووە 4-5 تا هەفتەیەکە بەڵام پەتای ئەم ساڵ بەڕاستی ئەم بەهارە هەیە لە 2 هەفتەیەوە ئەڵێ لە نەورۆز لە ڕەمەزانەوە یان ئەوانەی لە حەج و عەمرەوە گەڕاونەوە لە 20 ڕەمەزان گەڕاونەوە تا ئێساوە بەتەکید ئەم یەکێک لە نیشانە ئەساسیەکان لەش داهێزانە لەش کوترانە بێهێزیە ئازاری ماسوولکە و ئێسقانە تۆ چیەکە لەم حاڵەتانە تەبیعی ئەتوانی ئازاشکیان بەکاربێنی بەڵام ئازاشکێن هەتا پاراسۆڵ یەکەم مەرحەلە ئەوێ پاراسۆڵ بەکاربێنی چونکە پاراسۆڵ لە زۆربەی عیلاجەکانی تر با بڵێن سەلامەتترە ئەجا ئەگەر پێویست بچیتە سەر کۆمەڵێک عیلاجی ئازاشکێنی تر بەڵام یەکەم شت ئەوەیە کە ئیسراحەتی لەسەر بکەی ئەو کەسانی زۆربەی کە ماندوو یاخو کرێکاری یەکەن سێکە وڵا کاک تۆ لی قورس کردو مەتەکی ڕازەکە هەرێک تۆ ستاکەی نەماوە چووەتەوە سەر کار و کەسابەت مەناعی بەهۆی ماندووبوون و ئاڕەقکردن و دوو هەواکەوتن مەناعی دابەزی و جارێکی تر پەتاکی لێ قورس کردووە بەڵام هەندێک کەسیشمانێ ببوورە ڕۆن هەندێک کەسیشمانێ لەوەی کە مەجبورە بچێتە سەر کارەکەی ناتوانێت ئیسراحەت بکات ئەلو کاتیا چووکە بۆی هەم پەتاوەرزەکە زۆر کاریگەری نەبێت لەسەری
والله علميا ئەگەر ڕاست بوێ شتێکمان هەیە کاتە ئینسان ڤایرۆزیان بەکتریایە کەڵەمژێ یعنی مدەیەکی وێ هەتا نیشانی لێ تیا دەرەکەوێ لەم پەتایە ڕۆژێک بۆ دوان دانراوە ینی من ئەسامە بەگەڵ بەرکەوتنم لەگەڵ کەسێکی نەخۆشە هەبێ ئەمڕۆ توش نابم بەیانی یان دوو بەیانی نیشانەکانم تیا دەرەکەوێ ئەم فترەیە زائیدەن 3 ڕۆژ دوای ئەوە ینی لە ڕۆژی سبەینێ و 2 سبەی 3 سبەی ئەمە مەرحەلەی گەشەکردن یان تەشەنەکردنی زیادبوونی ڤایرۆسەکەیە هەیە ڕپلیکیشن بە ئینگلیزی لەوانە کوردیشە زیادبوونی پیاڵێن یعنی ئەگەر مەسەلەن 100,000 یان ملیۆنێک ڤایرۆسی هەڵمەژی بێ لەو مەرحەلە زیاد دەکە بۆیە ئەم مەرحەلەیە ضرورە بەڕاستی ئیسراحەتی لەسەرکە ڕێبا بە مەناعی جسمی خۆی بەشکم لەو شەڕا بە کوردی ببرێتەوە و زاڵ بێ بەسەر ڤایرۆسکا و پێویست نەکا بچێتە خوێنی و عیلاجی زیاتر وەربگرێت زۆر باشە دکتۆر هۆکارێک هەیە بۆ بڵاوبوونەوەی زیاتری ئەم نەخۆشیە پەتای وەرزی کە بەڕێزت باس لەوە کرد کە هەندێک لە حاڵەتەکان کۆرۆنایە شتێکی دیاریکراو هەیە پزیشکێکی بەڕێز باسی لەوە کردووە کە درەنگکردنەوەی مەکتەبەکان یەکێکە لە هۆکارەکان پزیشکێکی تر باس لەوە کرد کە ڕۆشتنی ئەمرەکارێکی زۆر کەسانێکی زۆر بۆ ئەمرە و پاش گەڕانەوەیان ئەمەژێکی تری لە هۆکارەکان ئەمانە هۆکارن هۆکاری تێکەڵاوبوونە بەڕاستی جا تێکەڵاوبوون هەر لە من زۆر جاباسێکم لە مانگی ڕەمەزانە لە جومعە و جەماعەتە لە تەراویحەکانە یان بەر ئەو بەڕێزانێکە چون بۆ عەمرە بەتەکی من چەندین نەخۆشم هەیە جا بەداخەوە ئەوان تقریباً لە تەمەنێکە ئینسانە چێ بۆ حەج و عەمرە و تەمەنەیە زۆر مەناعی بەقەوە نییە لەوێ زۆر تێکەڵاویە بێ جۆرێک ڤایرۆسیان هێناوەتەوە بەتاکید دووەم مەکتەبەکان ئەو کۆبوونەوە عایلەوانەی بەهاران و سەیران و شتانەش کە بەریەکەوتین ڕاستەوخۆ هەیە بەڵام ئەگەر تۆ لە کەسێک بیگری و تێکەڵاو نەبێت لەوانەیە لە چەند کەسێکی کەمە کۆتایی پێبێ ئەم شەپۆلەکە بەڵام ئەگەر بێت و بڵاو بێتەوە لەوانەیە زۆربەی هاوڵاتیان وەک وڵاتانی تریش زۆر بڵاو بێتەوە توش بێت چۆن بزانین کۆرۆنایە یا کۆرۆنانیە تاکو ئەو کەسەی کە کۆرۆنایەتی بەرکەوتی لەگەڵ کەسانی ترانە بەڵێ وڵی ئەگەر تۆ ڕاستی بیوە نیشانەکانی زۆربەی زۆری وەگیەکە تەنها چەند نیشانەیەکی کەم نەبێت کە ئەویش وەختە بڵم گەرنتیەوە ناکە لە ساسە پێت بڵێ ئەمە کە کۆرۆنا یاخود ڤایرۆسێکی ترە نەمانی هەسی بۆنکردنە مەسەلەن چاو ئازاری چاوە کە لە خەریکە چاو مەتەقێ ئەمانە کۆمەڵە نیشانە بەڵام ئەگە کەسەکە لە ڕووی زانستیەوە بیێ بزانە کۆرۆنای هەیە یاخود ڤایرۆسێکی تر ئەبێ مەسحەب بکە فحسی لوتەکە بکە لە خەستەخانەکان لە ڕێەوە مەسحی بۆ وەکرێ و لە ڕێی بۆ ماوەی شانی بۆ ماوەیەوە PCRەوە ئەتوانێت جا بکرێتەوە چی ڤایرۆسی توش بووە زۆر باشە ئەکرێ بڵێ من ئەم ڤایرۆسەم توش وەکە ڤایرۆسی پەتای وەرزیە و کەسێک تریش لە منەوە ئەم ڤایرۆسی توش ئەبێتەوە بەڵام هەنێجار لەوەیە کە ئەیبینین لەواجە من بە سووکتری بیگرم بەڵام ئەو قورستر ئەیگرێت لەبەرەوەی کە بەرگری لەشی من ئەوەیە کە من بە ئاسانتری گرتومە یاخود جیاوازەکەی چیە هەمان ڤایرۆسیشە جیاوازی هەیە لە بینیە بەتاکید هیچ کەسەوەی کەسە خوشک براشت مەناعیان وەگێک نییە ئەسڵەن دوانش ئەگەر بێت و وێڵاشەکان وەگەک نەبێت لە هیچ بۆ هینێکی بۆ ماوەیە بۆ هێڵێکی بۆ ماوەیە وەگەک نین لەبەرەوە بەتاکید دووەمیشان لەوانەیە لە جسمی تۆە ئەم ڤایرۆسە گەشەیەکی کردبێ یاخود سەرچاوەیەکی بەهێزی دەستکەوت بێ کە گەشە بە قەوەت بوو بێجارێکی کە ئیگوازیتەوە یاخود تۆ نسبەتێکی کەمن لە کەسی یەکەمەوە وەرگرتووە پشمەیەک لە دوورەوە بۆ قسەکردن بۆ بەڵام جاران تۆ کۆکی یان پشمەیەکی نزیکی بۆەکەی نسبەتی زیاتر فرێدەیتە ناو جسمی ئەوە هەناسی ئەوە یعنی ئەو جوڕعی کە تۆ وەرگرتووە کەمتر لە جوڕعی کە تۆ یی بە ئەو احتمال ئەو دوانەیە یەکەمیانەوەی مەناعەکەیەتی ئەن دومیشان ئەوەیە کە ئەو جوڕعەیە کە تۆ بەسەر ئەویا پشمی و هەڵێدەیتە جسمی ئەوە زیاتر لەوەی کە تۆ یەکەم جا وەرگرتووە باشە دکتۆر خواردنێکی سروشتی هەیە کە جێگەی چارەسەرە پزیشکی هەم بگرێتەوە کەسێک کە ناتوانێت چارەسەری پزیشکی بەکاربێنێت هەستیاری بەرامبەری هەبێت لە بەرامبەر ئەوەیە خواردنێکی سروشتی بخوات کە بتوانێت بۆ پەتای ڤایرۆسی بڵێ ڕاستی پەتای ڤایرۆسی لە ڕێگەی خواردنی سروشتیەوە ڕاستەخۆ چارەسەر نییە بەڵام وتم یەکەم شت کە تۆڵی ئیسراحەت کە دووەم شلەمەنێکی زۆر وەرگێ سەوزۆمیوەیەکی زۆر خوا کە سەرچاوی ڤیتامینن ڤیتامینات و کانزاکانیش بەرگری جەسەد زیاد دەکەن نەک و مەسەلەی وزە نابەخشن زایدن ئەوەش کە نەفسیان مرتاح بێ جەوی لە جەوێکی هادی ئابێ دوو هەوا نەکەوێ ئەگەری زۆر جاریش نەخۆش خۆی ئەڵێ بۆ کۆکە مەسەلەن ئەڵێ هەنگوینم خواردە پێی باش بووم شیرم خواردووە مەسەلەن ڕۆنی کەتانم بەکارهێناوە بۆ ئەوانەی کە قوڕک نەرمەکەنەوە یاخود کۆکەکە دائەمرکێنەوە ئیسفادەیە بێ بەتاکید زۆر باشە دکتۆر ئێمە لە 2020 دا سەردەمێکی قورسمان تێپەڕان کە پەتای کۆرۆنا بوو لەو کاتەیە کە بڵاو بۆ ڤایرۆسی کۆرۆنا بەڵام لەو کاتیاوە کە زانین هەمومان خۆپارێزێکی زۆر باشمانە کرد لەوەی کە تەنانەت بەداخەوە لەوەی کە هەندێک کەس کە ئێمە کەسێکمان بۆی ڤایرۆسی کۆرۆناوە گیانی لەدەست ئەداکردن تەنانەت نەمان ئەتوانین بچین بۆ پرسە و سەرخۆشیەکەشی بەڵام ئەم خۆپارێزیە وردە لە دوای ڤایرۆسی کۆرۆناوە کاڵبوونەوەیکی بەخۆیەوە بینیوە تا چەند گرنگە هاوڵاتیان لە شوێنە قەرەباڵغەکانە لەو شوێنانەی کە پێویستە ماسک ببەستێت دەستکەش بەکار بهێنرێت تا چەند پێویستە بەکار بهێنرێت بەڵێ پارێزەکان بەگشتی لە سەدەمی کۆرۆنا و لە ئێستاشا بەڕاستی هە زەرور بوو بکرێت تۆ ڕاستە لە کۆرۆنا ناچووتە دەرەوە بەڵام ناو عیلەکە خۆ لە ماڵەوە بە تەلەفۆن قسە ناکردوانی هەر بەرکەوتنت هەبوو باشترین تەریقە ئەوەیە کە 6 پێ ینی تقریبا نزیکی 2 مەتر لە کەسی بەرامبەر دووربی
لە کاتی کۆکۆ پژمە و کەسەیان کلێنەکەس بەکاربێنیان بیکاتە سەر ئەنشکی قەت نەکۆکێ بە هەوایە کە بڵاوە بێتەوە دەشتن بە تایبەتی خاڵێکی لەوانەیە کە دەشۆدنە ئیتر لە پێش ناخوادرمەیان لە چوونی بۆ سەردانی نەخۆشەکە یان کاری تۆقەکردنا لەگەڵ کەسێکە کە گومانکەی پەتای پێوە بێ یاخود لە کاتی سەردانی نەخۆشخانەکان بێ زایدن ئەوەش کە بەڕاستی دوورکەوتنەوە لە کۆبوونەوەکان کۆبوونەوە کۆمەڵایەتیەکان بەرکەوتنی ڕاستەخۆ نەبێ یان ئەو کەسانی کە نەخۆشن کە نیشانەکان پێ باشە دەمامک بەکاربێنن ئەو کەسانیش کە مەرگری لەشیان کەمە هەجارێکتر ضرورە کە دەمامک بەکاربێن لە کاتی چوونە دەرەوەیانە. دوتە باسی لە سەردانی نەخۆش کرد تا چەند گرنگمە پێی بیکەین بە کەلتور ئەم سەردانی نەخۆشیکردنە وردە وردە کەمی بکەینەوە لەوەی هەنێجار لەوانەیە خۆمە هیچ کێشەیەکمان نەبێ بەڵام لەبەر ڕاحەت بۆ ئەو نەخۆشە کە ئێمە ئەچین بۆ لای لەوەی لەوانەیە کە ئێمە کە ئەچینە دەرەوان چەندین ڤایرۆسمان پێ بکەچین بۆ لای ئەو نەخۆشە کە خۆی نەخۆشە ئێمە لەوێ ئاچین هۆکارەبین بۆ ئەوی کە ئەم کەسە زیاتر ڕوبەڕووی مەترسی بکەینەوە. ئەی بەتەکید ئەو کەسێک کە داخل بۆ بەتەکید بۆ نەخۆشێکی تۆزێ بە وەختە بڵم قورس داخل بۆ کەس بە پەتایەکی بەسی داخل نابێ زۆر جار ئەوە بابەتێکی ئیجتیماعیە بەڕاستی لەوانەیە قورس بێمە بتوانین لە گۆڕانکاریێکی یاسانی تا بکەین. من زۆر جار نەخۆش کە ئەڵێن تەخریجیەکەین ئەڵێنەوە لای دکتۆر لە ماڵەوە ناهێڵن ئیسراحەت بکە لە خستخانە باشترلانی کەم لە دوو پرزگە سێ پرزگە کەمە بێتەوە تا ئەوەیە گەڕێتە ژوورەوە گەرمە بەستی بێ لەوێ لە ماڵەوە ئەڵێ وڵای دکتۆر بیبین و ماڵەوە ئەمە ئیجتیماعی ناخود ئەڵێ عشیرەت و خەڵکمان زۆرە ناهێڵن ئیسراحەت بکە. بەڕاستی ئەمە شتێکی باش نییە لە ڕووی زانستیەوە کە سەردانکردنی نەخۆش مرافقێک دوان کەسێکی بێت تەندروست بێ گەنج بێ کە بە خەم نەخۆشەکەەوە بێ خۆش دەزانی ئێستا لە ڕێی تەلەفۆنمانە هەمووی لە 5 دقیقە دەقاتوانە گەیخواانە پێویستی بە شتێک بێ بەڵام مە زیاتر بابەتەکە ئیجتیماعیە ڕاستیەڵانە زۆر قورس بێ بابەتی ئیجتیماعیش گۆڕانکاری و ئاسانکاری تا بکەیت بەڵام بەتەکی تا کەمترین کەس بچێ تا ئەو کەسانی ئەچن لە دوورەوە سڵاوێکی لێ بکەن ئەحواڵپرسێکی بکەن یاخود کەسی نەخۆش نەچێ بۆ لای یان دەمام بکەن هەردوو لا هەم نەخۆشەکەشەوە ئەو مراجعانێکی هاچن بۆ لای بەتەکی دەمام بکەن بۆی هەردوو لا پارێزراو بن لە پەتاو بڵاوبوونەوە. باشە دکتۆر نیشانەکان چی بێت ڕووی لە مەترسیە پێویست بە واکات کە سەردانی پزیشک بکرێت؟ بەڵێ نیشانەکانی لە ڕاستە نیشانە عامەکانی ئەوەیە کە وتمان کە هەوکردنی بەشی سەروی بۆریەکانی هەوایە کە لە کۆکەیە لە قوڕگەشەیە لە ئازارە لە لەرزوتایە کە لە داهێزانە لە کە گوتمان جمگە و ئازاری ماسوولکەی ئەبێ بەڵام کەسێک هەموو کەس بەڕاستی لە ڕووی ئەم پەتا ڤایرۆسیەوە هەموو کەس خوتوورەی زۆری نییە بە تابێت کەسەکە تەندروست بێ تەمەنێکی گەنجی هەبێ ئەمانە ڕۆتین لە سا 95 بۆ لە سا 80 بۆ 95 زۆر بەیان بە ئاسانی تێپەڕێنە لە مدەی سووری ڤایرۆسەکە بەڵام بە یەکەم ئەبێ بزانین کەسەکە چی نەخۆشی تری هەیە یاننا تەمەنی لە 65 ساڵ زیاتر بێ زەختی هەبێ شەکرەی هەبێ نەخۆشی دڵی هەبێ ڕۆماتیزمەی هەبێ یاخود زەرعی گورچیلەی کردبێ یاخود نەخۆشیێکی خوێنی هەبێ کە بەرگری لەشی دابەزان بێ یان ئەو کەسانەی لەسەر کیمیاین لەسەر نەخۆشی حەبی کۆرتیزۆنن ئەمانە مەناعیان کزە وی بەڕاستی ئەبێ لە ئەوڵ دقەوە کە بەرکەوتن یاخود تووشی نیشانەکان لێ دەرەکەوێ حەزەری خۆیان بکەن. چی سەبارەت بە مناڵ؟ مناڵی لەخوا 2 ساڵەوە لە ڕووی زانستیەوە خوتووریان لەسەر چەند من زۆر جار مناڵم بینی و خۆشمان هەمان بۆش زۆر بە ئاسانی چابوونەتەوە بەڵام دیارە لە ڕووی زانستی و مەرحەلەی هەر خوتووری مزعفاتی کۆرۆناکەی ڤایرۆسی پەتای وەرزەکەیان لەسرە بەڵام کەسێک ئەگەر کۆکەکەی خوێناوی بوو یاخود تاکەی دانەبەزی یان ئۆکسسیجینی کە زۆر جارەسا لە ماڵەکانە بۆی کۆرۆناوە هەیە ئۆکسسیجینی خوێنی دابەزی یان ئەوانەی کە خڕەخڕ و خیزەی سەرسنگیان بۆ دروست بوو بەڕاستی ئەوانە ئەبێ مراجعی پزیشکی پسپۆر. باشە هەر سەبارەت بە هەستیاری بۆریەکانی هەوا یاخود نیشانەکانی پەتاکێکێک لە نیشانەکان کۆکە و باش هەناسەدانە ناتوانێت بە باشی هەناسەبات تەبخیر بۆ مناڵ سوودی لێبینێت؟ تەبخیر بەڵێ تەبخیر دوو جۆرمان هەیە ئێستا کۆرتیزۆلی شەیە کە پێڵم فۆمیکۆر لەگەڵی شاڤێنتۆلین ئەمانە بۆ ئەو کەسانی کە بەشی سەرەوەیان حساسیەتیان یاخود گرژبوونی بۆریەکانی هەوانەیە بەتەکید لە ماڵ و یاخود لە خەسەخانە ئەتوانێت تەبخیر بکە و ئیسفادەی تەواوی لێ سوودی لێبین. بەتەکید زۆر باشە دکتۆر هەر پرسیارە لەسەر هەستیاری سنگ و بۆریەکانی هەناسەکەمە لەوانەیە بۆ خانمان زۆربەی کات ڕاست بێ کە زۆر مادەی پاڵکەرەوە بەکار ئەهێنن هەندێک جا بۆنێکەوەنە تیژی هەیە نەک ئەوەی کە بەکاری هێناوە لەو کاتیانە جا دوای چەند کاتژمێرێک کە چیتە ئەو شوێنە کە هێشتا بۆنەکەی ماوە ئەمە کاریگەری هەیە لەسەرەوەی کە لە داهاتوە تووشی کێشە ببنەوە لە سەر سنگیان و لە قەسەباتی سنگ و بۆریەکانی هەناسە؟ بەڵێ بەتەکی دەگەر ئەمە چەند جارە دووبارە بێتەوە بەرکەوتنی ڕاستەخۆی هەبێ تووشی حساسیەتیەکە زۆر جار نەخۆشمانەیە دێ لە کاتۆر فاسێک لە پێش جەژن فاسم بەکارهێناوە یاخودەوەی کە پێڵم من خوارەکەم بەکارهێناوە تێکەڵیشیەکەن بەتەکید بەڵام من زۆر جار ئامۆژگاریانەکەین ئەڵێن یەکەم ئەوە ڕوون بیگرێتەوە دووەم با پەنجەرە دەرگاکان کرابێتەوە کەمترین ماوەش لە نێو ئەو بابەتە بمێنێتەوە لەناو ئەو بۆنایە بمێنێتەوە بەتایبەت ئەوانش کە خۆیان پێشتر حساسیەتێکیان هەیە یاخود تەنگە نەفەسیانە بەتەکی نابێ بەکاری بێنن
ئەنێ بە کەسێکی تر بەکاری بێنە لە عیلەکە ئەگەر پی زەرور بوو ئەگەر بەکاریشینێنی بەتەکیت باشترە. باشە دکتۆر ڕێنماییکی گشتیت هەبێت بە تایبەت لە مۆرزەیە کە ئەم پەتایە لە ناوایە. بەڵێ لە ڕووی زانستیەوە بە پێستان دەرە عالەمەکان هۆکاری سەرەکی ڕێگریکردن لە توشبوون بە پەتای ڤایرۆسی خۆکوتانە. خۆمان نەزانین لە پاییزانە لە مانگی نۆدا لە کۆتایی مانگی نوێ و لە سەرەتای مانگیدا باشترین کاتە کە ئینسان خۆ بکتێت هەموو ساڵێک دژی ڤایرۆسی پەتای وەرزی کە ئینفلوێنزای جۆری ئەیوبیە. بەڵام ئەو کەسانی کە نەخۆشی تریان هەیە نەخۆشی بەرگریان هەیە ئەتوان لە بەهارانی شەجارێکی خۆیان بکوتنەوە. دووەم خاڵیشەوەیە کە بەڕاستی دوورکەوتنەوە لە ناو قەرەباڵغی و لە تێکەڵاوە ئیجتیماعیەکان زایدەن ئەوەش کە پاک و خاوێنی بەگشتی بەکاربهێنە یاخود دەمامە بەکاربێن لەو کاتانەی کە بەرکەوتین لەگەڵ کەسی بەرامبەر هەیە. باشە یەک پرسیاری زۆر گرنگ لەسەر ئەم پەتاوەرزەی کە تووشە بن چەبێ کەسمانەیە ئەچێت لە نۆرنگێکی لای ماڵی خۆیان دەرزی تێکەڵە بەکارێنەکەمە ئەم پرسیارە هەمیشە ئاڕاستی هەموو پزیشکە پسپۆرەکانەکەین. ئەو دەرزیە تێکەڵەیە دەرزێکی تەندروستە ئەگەر دەرزێکی تەندروست وایە کۆمپانیەکان تا ئێستا نەیانەتوانی ئەم دوو دەرمانە بێکەوە تێکەڵ بکەن و بیخەنە بازاڕ و دەرمانخانەکان و لە شوێنە پزیشکەکانە هەبێت. بەتاکید دەرزی تێکەڵە ئەوەی هەیە ئێستا دیکادرۆنە کە جۆرێکە لە کۆرتیزۆن لەگەڵ ڤۆڵتارین کە ئازاشکێن و ئەنتی ئینفلامەترە بە ئینگلیزی. وەزان پێشە پرۆکەنیشیانتەیە کرد لە کۆنا بەڵام ئێستا ئەوە نەماوە. لە ڕاستیە ڤۆڵتارینەکە زۆر کێشەیەکی نییە لە ڕووی زانستیەوە کەسێک ئازارێکی زۆری هەبێ ئازاری ماسوولکە و مەفاسیلی هەیە بەتەنها. بەڵام کۆرتیزۆنەکە دیکادرۆن لە مدەی گەشەکردنی ڤایرۆسەکەیە کە ڕۆژێک پێش دەرکەوتنی نیشانەکانێتی تا 3 ڕۆژ پێش دەرکەوتنی لە ڕووی عیلمیەوە هەڵەیەکی زۆر گەورەیە بەکاریبێنی. چونکە خودی ئەوە مەناعەدا بەزێنێت چانسێکەیە بە ڤایرۆسەکە زیاتر گەشە بکە. بۆیە ینی وەک ڕێنمایەک ئەو هاوڕێ با بڵێن یادەی تووبیانە ئەگەر بەکارێن تەنها ڤۆڵتارینەکە بەکاربێنن. بەڵام ئەکرێت لە داهاتووی لە دوای 10 ڕۆژ 15 ڕۆژ لە تێپەڕبوونی نیشانەکانی کە ڤایرۆسەکە تقریبن لە گەشەکردن وەستاوە زۆربەی عیلاجەکان بەکاربیێنی هیچ کێشەیەکی وای نییە. بەڵام بەتەکید لەو چەند ڕۆژەی یەکەمیە لە ڕووی عیلمیەوە هەڵەیەکی گەورەیە ئەگەر دەرزی تێکەڵە یاخود دیکادرۆن بە شێوە بەعام کۆرتیزۆن بەکاربێنرێت. باشە دکتۆر خواردنی یان شتێک هەیە کە هەر کەسێک ئەگەر تووشی پەتاکەش نەبوو بێت بەڵام شێوازی ژیانی وابێت بەرکەوتنی لەگەڵ کەسانی ترا زۆر بێت بیاوێت تووشی پەتاکە نەبێت ئەو خواردنە یان ئەو چارەسەرە پزیشکیە بەکاربێنێت تاکو بەرگری لەشی بەرز بێتەوە. لە ڕووی خواردنەوە بۆ پەتای ڤایرۆسی نییە. خۆمان زایمە لە کۆرۆنا هیچ خواردنێک دەورێکی وای نەبوو بەڕاستی تەنها بەڕاستی ئەگە بیاوێت ئەبێ خۆی بکتێت. کەسا پێما بێ ئەم ساڵ زۆر بوو لە زۆر بێ مەرکەز سەحیەکانە ئەو کوتانە هەبوو ئەیتوانی زۆر بە ئاسانی لە پاییز و بەهار یاخود پاییزی بەتابەت جوڕعی خۆی وەربگرێت و بەرگری جسمی دروست بێ بۆ ئەو جۆرە ڤایرۆسانەی کە ئێستا بەربڵاوە. کەسێک ئەگەر مانگی نۆ مانگی دا خۆی نەکوتابێت ڤاکسینەکەی بەکار نێنابێت لە ئێستایە چارەسەرێکی پزیشکی هەیە کە بەکاری بێنێت تا لە ڕووی دەرمانەوەیان خۆی بکرێتەوە لە ڕووی دەرمانەوە بڵێ ئێمە گەر کەسەکە توش بێ یاخود بەرکەوتنی ڕاستە خۆی ئەگەر توش نەبوو بێ بیاوێت توش نەبێت ڕێگری لێ بکەم هەر لە ڕووی عیلمیەوە دەرمانێک نییە بۆ ڕێگریکردن تەنها خۆکوتانە ڤاکسین چۆنە مەناعی پێشوەختت بۆ دروستەکە لە ڕاستی ئەویش وەختی ئەوێ کە ساختۆ خۆ دەکوتی بەیانی بەرکەوتنە دەبێت توشە بیت تقریبا 2 هەفتەی ئەوێ هەتا جسمە ڕادێ بەرگری دژی ئەو ڤایرۆسانەکە کە لە ڕێی کوتانەکەەوە وەرەگرتووە. يعني ئەمە ژەوە نییە بڵێ وەڵام من حەپێک ئەی خۆم و ناهێ لەو ڤایرۆسە بێ بە چواردەوری منە. ئەمە لە ڕووی عیلمیەوە نیەت عیلمیان ئەوەیە کە تۆ بێ مەناعی خۆت هان بی دژی ئەو ڤایرۆسە دژەتەن دروست بکات. ئەمەش لە ڕێی کوتانەکەەوە بێت. لەگەڵەوەی کە ئێستا دنیای سۆشیال میدیا هەموو هەواڵەکان لە سۆشیال میدیای ئەبینی ڕۆژان چەندین هەواڵمان بەرچاوەکەوێت کە لەوانەیە ئێمە کە کەسانێک نەبین لە بواری تەندروستیا شارەزابین لەوانەیە باوەڕ بە هەواڵەکان بکەین. من خۆم لەم چەند ڕۆژە هەواڵەکەم بینی لەوەی کە ئەڵێ ئەم کاریگەری ئەم پەتاوەرزەی کە ئێستا هەیە ئەوەیە هۆکارەکەی لە پێشتر ئەم ڤاکسینەی کە بۆ کۆرۆنا وەرگیراوە. ئەم هەواڵانە هیچ بوونێکیان هەیە هیچ هۆکارە بۆی کەەوە ڤاکسینە وەرگیراوە بۆی ئێستا ئەم پەتاوەرزێ بەم شێوەیە گەشەی کردووە؟ هەچەنە تا ئێستا شتێکی وای زانستیم نەبینیوە بەڵام باوەڕ ناکەم هیچ ڕاستێکی لە سۆشیال میدیا بینیومە چونکە لە ڕاستیە ئەو کوتانی کۆرۆنایە تایبەت بۆ ڤایرۆسی کۆرۆنا دووەم ئێستا زۆربەی ئەو نەخۆشانەشکە لە 2020 کردویانە کە فاسییان بۆکەی نسبەتێک مەناعیان دژی ڤایرۆسی کۆرۆنا هەرتیاماوە یعنی ئەو کاریگەری تەواوی هەبوو ئەو کوتانەی کە دژی کۆرۆنا بووە. دووەم ئەم پەتای وەرزیە پێش کۆرۆنا و دوای کۆرۆناوە 10 ساڵی تر و بەخوا سەدەیەک تریش هەر ئەمێنێ چونکە شتێک نییە ڤایرۆسێکە لە بەشێکە لە ئیکۆسیستەمی گۆی زێوی لەبەرەوە ڤایرۆس ناتوانین لەناو ببرێ 10 ساڵی تریش ئەم پەتای وەرزی هەر بەم شێوێ شەپۆلی پاییزمانە بێ و شەپۆلی بەهارمانە بێ خۆلەوانێ خۆمان بیرمان دێ لە چەند هەروە بۆ ینی لەبەرەوەی چیلاقەیەکی ڕاستەخۆی بە کوتانی ڤایرۆسی کۆرۆناوە نیە بەڕاستی. باشە دکتۆر شتێکە بێت لە کۆتایی بتوێ ئاماژەی پێ بێت ئێمە وەکو پرسیار نەمان کرد بێت یان بەڕێزت باست نەکرد بێت لە تەورەکەیە
بەڵێ وڵی من زیاتر ئەوەیە کە ئەو کەسانی کە تووشی پەتای وەرزیە بنجا تەلەبە بێ یان خوێندکارێکی بەتایبەت لە باخچەوە تا ئیبتیدایی پاشانیش ئەو کەسانی کە مۆزەفن لە شوێنێکە داوامەکەن و قەرەباڵغیان لەسرە باشتە پشووە بگرن بەڕاستی بڵێم مەخۆم لە ڕووی علمیەوە 24 ساعت بڵێم ئەفو 48 ساعت ئیجازانەیە ینی دوو ڕۆژ بەتابەت کە دەرکەوتۆ نیشانەکانی تاکیت خۆمتان نەزانن لە ڕۆژ یەکەمە ناچی بۆ لای دکتۆر لەوانێ ڕۆژێ دوام پەتا نیشانەکانی پێوە بوو بێ ئەنجا نیشانەکان دەرکە بۆ ئێمە 48 ساعت تا 72 ساعت پشویان بۆ نووسین بۆی ئیستراحەتکەن لە ماڵەوە ئەمە لەبەر خاتی خۆیان نییە تەختە بڵێم لەبەر خاتی کەسیەکانی بەرامبەرە کە بڵاوی نەکەنەوە توش نەبن بۆیە زۆر گرنگە ئەو کەسانی کە توشە بن هەر لە باخچەی ساوایانەوە تاکو کولیە لەو مۆزەفانەی کە لە دایرەکان داوام ئەکەن کاتە نیشانەکانە تیا دەرەکەوێ لە بەرژەوەندی گشتی و بەرژەوەندی هاوڵاتیانی کە ئەو مراجعانەی سەدانیانەکەن باشە لە ماڵەوە پشوو بدەن تا ئەو کاتەی ڤایرۆسەکە تێپەڕێنە ئەمە وای تەندروستێکی باش بە هەمووانە خوازین هیواداری هەمووان دوور بن لەم پەتاوەرزێک کە لە ئێستا بڵاوە زۆر سپاس بۆ زانیاریەکانە سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ